بە پێی نووسراوێک کە ئاراستەی بەڕێوەبەرەتی کشتتوکاڵی کەرکووک کراوە لە پلانی ئەم ساڵی وەزارەتی کشتتوکاڵی عێراق ڕێگە بەو جوتیارانە نادرێت کە زەویە کشتتوکاڵەکانیان کێشە لەسەرن بەرومەکانیان لەلایەن وەزارەتی کشتتوکاڵی عێراقەوە لێ وەربگیرێت بۆ ئەو مەبەستەش ئەندامێکی فراکسیۆنی یەکێتی نیشتمانی کوردستان سەردانی بەڕێوەبەرەتی کشتتوکاڵی کەرکووکی کرد و داوای کرد چارەسەرێک بۆ ئەو کێشە بدۆزرێتەوە. دوێنێ دیارە وەڵامێک هاتوۆتەوە لە ئەنجومەنی وەزیران بەشی اقتصادیەوە کە لە یەکی 6 دەرچووە ئەڵێ تەنیا ئەوانە شوملەکە کە پەیوەندیەکی یاساییان بە حکوومەتی عێراقیەوە هەیە. ئەم جوتیاری سنووری کەرکووک و ناوچە جێناوەکان هیچ پەیوەندیەکی یاساییان لەگەڵ حکوومەتی عێراقییان نیە بەداخەوە کام کێشەیە بۆ مادەی 130 لەگەڕێتەوە. ئێمە خۆمان نەزانین مادەی 140 مادەیەکی دەستوری بووە لە ساڵی 2005ەوە تەسبیت کراوە لە دەستوری عێراقدا و دواتر لیژنەکانی مادەی 130 هەموو بڕیارەکانی دەرکردووە. ئەو بڕیانە دیارە ئەتفاو ئیستیملاکە بووە. بڕیاری 29 ساڵی 2012 ئەوە لە 180 زیاتری ئەو کێشانە چارەسەرەکە لە کەرکووک و ناوچە جێناوەکان هەیە بەداخەوە کە دەسەڵاتی وەزارەتی دادی عێراقی بووە تا ئێستا جێبەجێ نەکردووە. لە ڕابردووای ئێمە سەردانی ئێرەمان کردووە ئەوە مەحزەرێک نووسراوە لێرە بۆی ئەو جوتیارە کورد و تورکمان و ئەوانەی کە لە سنووری کەرکووک و ناوچە جێناوەکان و کە مەشمولن بە مادەی 140 بۆی شوملیان بکات. بەڕێوەبەرەتی کشتتوکاڵی کەرکووکیش ئاماژە بۆ ئەوە دەکات کە ئەوان داوایەکیان ئاراستەی وەزارەتی کشتتوکاڵی عێراق کردووە تا ئەو کێشیان بۆ چارەسەر کات، بەڵام تا ئێستا وەڵامی داواکاریەکەیان نەدراوەتەوە. طبعا هاي أغلب الأراضي مشمولة بالمادة 140. زیاتر ئەم زەویانە دەگرێتەوە کە پەیوەستن بە مادەی 140 هیچ بنەمایەکی یاسایی نییە بۆ چارەسەرکردنی کێشەکانیان. پارێزگاری کەرکووک نووسراوی بۆ ئەنجومەنی وەزیران و داواکاری گشتوو کردووە بە مەبەستی چارەسەرکردنی کێشەکان، بەڵام تا ئێستا هیچ وادەیەک بۆ کۆبوونەوە و چارەسەرکردنی ئەو کێشانە بە پێی بنەمای یاساییەکان دیاری نەکراوە. بە پێی زانیاریەکانی گەلی کوردستان لە ئێستادا زیاتر لە 250,000 دۆنم زەوی کشتتوکاڵی کە خاوەنداریەتیان بۆ کورد و تورکمانی شارەکە دەگەڕێتەوە ناتوانن بەرومە کشتتوکاڵەکانیان ڕادستی وەزارەتی عێراق بکەن، بە ناچاریش لە بازاری ڕەشدا بەرومەکانیان ساغ دەکەنەوە. ئەوی شوای کردووە بە نرخێکی کەمتر لە وەزارەتی کشتتوکاڵی عێراق بەرومەکانیان بفرۆشن و بەویش زیانی زۆریان پێدەگات. ئازاد شکوور، گەلی کوردستان، کەرکووک.